ئەو ڕۆژەی شێخ مەحموود ئەحمەد موختار جاف زیندانی دەکات. شێخ مەحموودی حەفید لەبەرەوەی خۆی شاعیر بووە و زۆر بەباشی لە کۆدەکانی شیعر تێگەیشتووە، زۆر جار بە شیعر داواکاری بۆ هاتووە یاخود داوای لێخۆشبوونی لێکراوە. ئەویش هەمیشە لە ئاست شیعردا دڵنەرمی نواندووە. بۆ نمونە ساڵی 1922 بەهۆی هەندێک جموجوڵی نەیارانەی خانەوادەی وەسمان پاشای جاف کە لە هەڵەبجەوە دژی حکومەتی کوردستان خۆیان نیشان دەدا لە مانگی شوباتدا، شێخ مەحموود ئەحمەد موختار بەگی جاف کە شاعیرێکی بەتوانە بووە دەستگیر دەکا و لە ئەشکەوتی جەسەنە لە سوورداش ماوەی چەند ڕۆژێک زیندانی دەکات. ئەحمەد موختار بەگی جافیش کە ئاگاداری دڵی شێخ مەحموودە و دەزانێت کلیلی دڵنەرمیەکەی شیعرە دەست و برد، شیعرێک لە بەندینخانەکەوە بۆ شێخ مەحموود دەنووسێت. هەرچەندە ئەحمەد تەنیا چەند ڕۆژێکی کەم دەست بەسەر بووە، بەڵام هەرزوو کەوتووەتە بیری ئەوەی خۆی دەرباز بکات، ئەویش بە شیعرێک کە ڕوونکردنەوەی تەواوی بۆ مەلیک بخاتە ڕوو. لەو شیعرەدا هەندێک سازشی بۆ شێخ مەحموود کردووە و گلەیش لە خزمەکانی دەکات کە دیارە لێیان نەپرسیوەتەوە و پاشان خاوێنی خۆی و نیازپاکی بەرامبەر بە شێخ مەحموود دەردەبڕێت و بەڵێنیشی دەداتێ هەرگیز دژایەتی شێخ مەحموود نەکات. شیعرەکەی شەرحی حاڵی زەبوونی خۆی تێدایە و ئەوە پیشان دەدات کە ئەو بەگزادە و پیاوێکی گەورەیە و بە بەندینخانە و ئەو شوێنە ناخۆشە ڕانەهاتووە و حاڵی خراپە. بە کورتی توانیویەتی سۆزی مەلیکی کوردستان بۆ لای خۆی ڕابکێشێت. بەشێک لە دەقی شیعرەکەشی بەم جۆرەیە: سەبا عەرزی خڵوسی و بەندەگیم هەم دوعاخوانی ببە خزمەتی شاهی محیتی گشت سولەیمانی، بڵێ قوربانی تۆ بم ئەی سەلاح الدینی ئەیوبی، بە زۆری پەنجە وەک حەیدەر بە سیما یوسفی سانی، ئەبێ ئەم قەومە ئەمڕۆ شاد و خەندان و شاگۆ بن کە چونکە تۆ شاهنشاه و ڕئیسی جەمعی کوردانی. لە پاش ئەم ئیحتراماتە بڵێ بەو شاهی دەورانە چ جرمێکی هەیە ئەحمەد کە کردوتە بە زیندانی؟ ئەگەر شایەت لە خزمەت تا خراپەی ئەو بووە سابت، بەڵوتفی خۆت عەفووی کە چونکە هەر خۆت ساحب ئیحسانی، کە جرمێکی نییە تاکەی لە حەبسە دابنیشە قوربان، لە تەنهایی لە فکری چۆتەوە ئادابی ئینسانی. من ئەم حەبسیم لەلا فەخرە بە شەرتێ سەروەری کوردان، لە حەق ئەم بەندەی خۆیە بمێنێ لوتفی جارانی. لە خوارەوەی پەڕەکەشیدا دەنووسێت قایمقامی کۆن و زیندانی ئێستا ئەحمەد موختار. کاتێک شێخ مەحموودی حەفید ئەم نامەی بەدەست دەگات و شیعرەکەی ئەحمەد موختار دەخوێنێتەوە، دەست بەجێ فەرمان دەکات ئازادی بکەن.